بەسە تاکەی هەتاک و کەی چاوەڕوانی هەتاک و کەی بێئوجدانی. جارێکی تر فەرمانبەرانی گرێبەست لە گەرمیان گردبوونەوە و داوای بوونە فەرمانبەری هەمیشەیی دەکەن. ئەو فەرمانبەرانە کە بەشێکیان لە 10 بۆ 15 ساڵ خزمەتیان هەیە و تا ئێستا بە شێوەی گرێبەست لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دەوام دەکەن و هیچ ماف و ئیمتیازێکی فەرمانبەری هەمیشەییان پێنەدراوە. ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست بە موچەیەکی کەم ڕۆژانە لە دام و دەستگاکانی حکوومەت خزمەت دەکەین. هەمومان خاوەنی ماڵ و منداڵین و کرێچین، هەروەکو خۆتان دەزانن کە لە چ گرانیەک دەژین و بڕی ئەو موچەیە بەشی ژیانی ڕۆژانەمان ناکات. بەڵام هەرچۆنێک بێت ئێمەی گرێبەستەکان دریخیمان نەکردووە لە خزمەتکردنی ئەم کورسانە، بۆیە داواکارین هەموو گرێبەستەکان بکرێنە هەمیشەیی، چونکە ئێمە ڕۆڵەی ئەم گەلەین. بەرگری لە خاک و نیشتیمان دەکەین، لەسەر ڕێبازی با و باپیرانمان بەردەوامین، هەروەکو چۆن ئەوان ژیانی خۆیان کردوتە قوربانی بۆ ئەم خاک و نیشتیمانە. ئێستا وەکو مافی خۆمان ئەرکە لەسەر ئێوە بە هەمیشەبوونمان ڕابگەین. بەڕاستی ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە بێئومێدمانەکە، فۆرمێکیان نردووتیان ئەحساییەکەین و بزانم چەند فەرمانبەرەیە و داهات ئەگەڕێتەوە و داهات ناگەڕێتەوە. ئێمەش دڵمان خۆش بوو ئەوە نام 8 مانگە 7 مانگە نام وەرەقەکانیان دڕان فڕیان داچیان لێگرت. یعنی بەڕاستی ئێمەش کوڕی ئەم وڵاتەین، خۆی بە لە وڵاتێکی ترۆ نهاتینەکە، ئێمەش بەشەرین، ئینسانین، ماڵمانەیە، عائیلەمانەیە. من 10 ساڵە ڕەنجە دەم وەڵڵی 10 ساڵە هیلاکەوم، 10 ساڵە مانووەوم، گەرەکمە مستەقبەلێکم یەسەرەکەم مستەقبەلێکم نییە. ئیسا لاسانمە حەڵا سیارە لێمدا لە کاتی دەوامە بمرم هیچ حسابێکم وە ناگری. پارە نییە وەڵا پارایە، بەرمیلێنەوە 100 نام 20 دلار 125 دلار گڵاف ڕۆشی وە 148 ئەمریکا پارەت بۆ نێریە بەغا پارە دەداتێ ئیدە کاکەگیان ئێمەش گوناحین، ئێمەش بەشەرین، ئێمەش ئینسانین، وەکو ئێوە چۆن گەرەکتانە خۆش بژین ئێمەش گەرەکمانە خۆش بژین. تۆ بۆ کوڕەکەی تو خۆش بژی، من بۆ خۆش نەژیم کاک. ئەو فەرمانبەرانە دەڵێن لە کاتێکدا وەزارەتی دارایی و پەرلەمانی کوردستانیش دەڵێن دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست هیچ بارگرانێکی دارایی لەسەر شانی حکوومەت دروست ناکات، بەڵام ئەم کابینەی حکوومەتیش بەنیاز نییە مافەکانیان پێ بدات و بە هەمیشەییان بکات. بەڵێ ئێمەوەکو فەرمانبەرانی گرێبەست لە سنووری خەزای کەلار و ئیدارەی گەرمیان ئەمە چەندین جارە خۆپشاندان و گربوونەوەکەین و کە داواکاری ئەمە لەم خۆپشاندانە ئەوەیە بکرێن بە فەرمانبەری هەمیشەیی بەپێی داتاکانی وەزارەتی دارایی کە 2 جار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و جارێک بۆ پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوە داوە کە بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست هیچ بارگرانێکی دارایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکات. ئێمە هەموو داتای حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم فەرمانبەرانی گرێبەستی خۆی داتا کردووە. هەموو داتاکان ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە، تەنها داواکاری ئەمە ئەوەیە کە مەلەفی فەرمانبەرانی گرێبەست بخرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە براری لێ بدرێت. وەڵا گربەستی معنات بکەمە فەرمانبەری گرێبەست معناتی زۆرە، هیچ مافۆکێکمانێ جگەر لە موچە سابتەکەی خۆمانەوێ چەندی جار داواکاریمان کردا. ئەبێ بە من جڕی بۆ حکوومەت کە هەموو کاتێمە ئەو داواکارانم کە بکرین بە هەمیشەی و مافی خۆمانە بێت و هەموو شتێک تا بۆ تەنها لە ئەنجومەنی وەزیران ماوە ئەمە ئەم گردبوونەوەمان بۆ ئەوە کە دەفشارێک بخەنە سەر حکوومەت و گەلە داواکارەکانمان بگرن و بمانکەن بانیشەی. فەرمانبەرانی گرێبەست لە ئیداری گەرمیان ژمارەیان نزیکەی 1500 فەرمانبەر دەبێت و زۆرینەیان زیاتر لە 3 ساڵ خزمەتیان هەیە کە دوای ئەو ماوە دەبێت بکرێنە هەمیشەیی، بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران ئامادە نییە بڕیاری دامەزراندنیان ئیمزا بکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.